سڵاو هاوڕێیان بابەتی وەزیری دەرەوەی عێراق فواد حوسێن و هێرشەکانی لەسەر وشار زێباری هەروەها بە پێچەوانە هێرشەکانی وشار لەسەر ئەو هەڵبەت بوو زۆر کەس ئەمە جێگەی پرسیارەکە مەکە یەکەمین حاڵات لە ناوپاتیدا دروست دەبێ دوئەندەمی مەکتەبی سیاسی گەورە دژی یەکتر قسە بکەن قەشتی وا نەبووە بە تایبەتی کەسێکی وەکو شار زێباری کە زۆربەی خەڵکوا دەزانێت کەسی یەکەمی پارتیە لە دوای کوڕەکانی مەسعود و نێچی لەبەر ئەوەی خاڵی مەسعود بارزانیە ئەمە تا حەدێک تا فترەیەک ڕاست بوو بەڵام ئێستا پێچەوانەکەیەتی هوشار زێباری برای حەمایلە حەمایلیش خێزانی مەڵام مستەفا بوو دایکی مەسعود بارزانیە هەڵبەت من لێرە هەندێک ڕوونکردنەوە بۆ ئێوە بدەم لەسەر بابەتی زێباریەکان و بارزانیەکان کە کێشەیەکی زۆر کۆن و درێژیان هەیە کە مەڵام مستەفا لە ڕووسیا دەگەڕێتەوە برای شێخ ئەحمەد پێی دەڵێ ئەبێ خەزورت لەگەڵ براکەی ئەحمەد بیان کوژی مەڵام مستەفا پێی دەڵێ خەزورم ناتوانم بیکوژم بەڵام براکەی ئەحمەد بوو دەکوژم ئەوە بوو کوشتی هەڵبەت کە کوشتیان مەڵام مستەفا دەگەڕێتەوە ماڵ بە حەمایل دەڵێ من مامی تو ئەحمەدە کوێرم کوشت حەمایلیش پێ دەڵێ دەستت خۆش بێ ئەوەی کردو دەشتێکی باشە کێشەیەک نییە حەمایل نامەیەک بۆ باوکی دەنێرێ ئەڵێ باوکە ئەوانە برای تویان کوشت مامی منیان کوشت بەس وعد بێ تۆڵەی مامەکەم بکەمەوە و خەمت نەبێ ئەوە بوو بە پلانی حەمایل عوبەیدڵڵا و سابر و لوقمان و شێخ عوسمان و تا کۆتایی هەر هەمویان دەربەدەرکران هەر هەمویان چوونە حکوومەتی عێراق بە پلانی حەمایل بوو بابەتەکە زۆر درێژە دەتوانن ئەسڵی بابەتەکەش لە کتێبەکەی ئەیوب بارزانی بیخوێنن کە هەمووی تیان باس کردووە خۆمی چەندی جار باسم کردووە کە ئەسڵی بابەتەکە چییە ئەوە کێشەکە وەکو وتمان ناوبەینی بارزانیەکان شێخەکانی بارزان و زێباری کۆنە و هەر هەیە هەڵبەت برای حەمایل لە ساڵەکانی هەشتا دەچێنەوەیەکی شێخ ئەحمەد لە مووسڵ کە قوتابی زاکووی مووسڵ بوو لەبەر دەرگا دەیکوژن جەیرە خێزانی مەسعود بارزانی دەکاتە نەوەی شێخ ئەحمەد یعنی ئاموزای جەیران کوشت لە مووسڵ کوڕەکەی نەزیر پێ دەڵێن لەناو بنەماڵەکە دائما حەمایل دایکی مەسعود و خێزانەکەی مەسعود کە جەیرانەوەی شێخ ئەحمەدە ناکۆکیەکی زۆر گەورەیان هەبوو زۆر گەورە جەیرە قەت تەناسلی بوو نەدەکرد حەمایل من بەدەنگم هەیە دەڵێت دوای مردنی من جەیرە تۆڵەی خۆی لە کوڕەکانم و کچەکانم دەکاتەوە فعلا لە دوای مردنی جەیرە تۆڵەکەی خۆی کردەوە و کوڕەکانی جەیرە کە کوڕەکانی مەسعود گەورە بوون و لەو ڕۆژەوە ڕۆژەکەی هشیار زێباری چوو ئەوبەر و وردە دەسەڵات و قیمەت و بەهای لە ناو پارتیدا نەما ئەمەش بە پلانی جەیرا کە کوڕەکانی ئاندا دژی زێباریەکان ئەو زێباریانەی کە لە ناو پارتی دەوریان هەیە ئەبوو بابەکر زێباریان ناردە ماڵەوە تەقاعد بووە هیچ شتێکی لە دەست نییە ئێستا بوویتە دیجیتال یعنی هیچی نییە عەتوو زێباری هەیە بیریتان ڤیدیۆەکەی بڵاو بوو وشار زێباری بیریتان چی بەسەری هاتە بەغدا و کە کاندیدیشان کرد هەمان پلانەکانی کوڕەکانی مەسعود بوو مەسعود بارزانی ئێستا سەیطرەی لەسەر کوڕەکانی نەماوە بە تەواوی ناتوانێت هەموو شتێک بەسەریان فەرزکە خۆی کوڕەکانی مەسعودیش ناوبەینیان ناکۆکیەک هەیە بەڵام بە قسەی دایکیان زۆر دەکەن وایان لە وشیار کردووە کە پەراوێز بکرێ کە ئەتوو نابێ زۆر شت بکەی مەسەلەی گەڵدایی لەسەر ئیسبات بووە دووریان خستوتەوە هەوڵیان داوە لەگەڵ باوکی قسە بکەن و کە کارتێکردی لەسەر بکەن کە وشیار بچتە ئەوبەر و ئەو کارتێکردنە و ئەو ڕۆڵەی جارانی نەمێنێ هەڵبەت ئەمەی ئێستا کران بینی هوشیار و فواد حوسێنە فواد حوسێن ئەم شتێک کرد بە پاڵپشتی مەسرۆرەوە ئەو زانیارە دەقیقم بۆ هاتووە لە ناو ماڵی بارزانی کە فواد حوسێن بە پشتگیری مەسرۆر بە باوکیشی وتووە
کە وشیار ئەبێ لا بدرێن نەخۆشە وەزعی تەواو نییە کێشە بام بۆ دروست دەکات تا حەدێک مەسعودیش قەنەعەتی بەواوە هێناوە کە وشیار دوورکەوێ بەڵام ناتوانێ خاڵێتی خاڵی مەسعودە بەڵام کوڕەکانی ئەوەی پێیان دەکرێت دەیکەن دژی وشیار و ئەمەی کە فواد حسێن کردی بە پاڵپشتی مەسرور بوو و وشیار بۆی نییە وەڵامی بداتەوە وشیار هەر زیادڕەویەک بەرامبەر کەسێکی تری پارتی بکە قیادێک پارتی بکە وەڵامی دەدەنەوە یعنی ئەمە ئیزارێک بوو بۆ وشیار کە تۆ بۆت نییە هەموو شتێک بڵێیت تو ئەو نیت ئەوەی جاران تو خاڵی باوکمانی بەڵام خاڵی ئێمەنی مەسرور پێ دەڵێن مەسروروان ئێستا خاڵیان ڕەبیعە برای جەیرایە دەبینی کە دەچنە بارزان دەستی ئەن لە سیگیان دەدەن بوو خاڵیان ڕێزی دەگرن دەیخەنە پێشخۆیان حتى ماڵە مستەفا دەستی خاڵەکەی ماچ کرد پڕە بچووکەکەی مەسعود ئەنی ئەمانە قودسێتێکی زۆر گەورە دەدەنە خاڵیان کە بوو زێباریەکان بڵێن ئێوە خاڵی باوکی من بوون بەڵام خاڵی ئێمە نین ئێمە شتێکی ترین خاڵمان بارزانیە مەسەلەی بارزانی و زێباری زۆر دەور دەبینەها دایکمان بارزانیە باوکمان بارزانیە ئەوەی جاران نەما بۆیە زێباریەکان بەگشتی ئەوانەی لەسەرەوە پەراوێز خراون و ئەو قیمەتەی جارانیان نەماوە کە مەسعود پێی دەدا ئەمە کورتیەک بوو لەسەر بابەتی فواد حوسێن و وشیار زێباری کە چوون ئەم شتە دروست بووە چوون ئەم ناکۆکیە دروست بووە چونکە بەبێ پشتگیری ئایلەی بارزانی فواد حوسێن ناوێرێ یەک وشە بڵێ وەک وشە بڵێ ئەوەی وشیاریشی کردووە لە بێزاری خۆی بێزار بووە لە هەموو شتێک دەزانێت کە قیمەتی نییە دەزانێت کە شەڕێکی گەورە لەگەڵی دەکرێت لەلایەن کوڕەکانی مەسعود بارزانیەوە هیچ قیمەتێکی نادەنێ ئەمە بابەتێکی کورد بوو لەسەر ئەم مەوزوع بوتان باز دەکەم هاوڕێیان بابەتێکی تر لەسەر مەسەلەی ئەچە لە ڤیدیۆکە درێژ وەڵام بە کورتی پێتان دەڵێم لە بارزان تونلێک هەیە لەژێر عەرزە من چەندین جار باسی سێ تونلم کردووە ئێستا دووبارە بەهادیری قسە کردو ئێستا سێ بارە بوتان باز دەکەن سێ تونل هەیە لە بارزان دانەیەکیان کۆنە 20 ساڵە دروست کراوە لە گوندی ئاستەیە گوندی ئاستە ماڵەکەی سانعی لەیە کوڕەکەی شێخ ئەحمەد کە خێزارەکەی خوشکی مەسعودە لەو تونلەی ژێر عەرزە پارەیەکی زۆری تێدایە هەندە سیلاحی تێدایە کە زۆر گرانبەهان کە نانەوێ پێشانی خەڵک بدەن لە گوندی ئاستە لەوێدایە ئەوانەی کە حرەسیاتیشی لێ دەگرن دوو وەژبەن هەر وەژبەیەک 15 ڕۆژ خەڵکی دەڤەری بارزانین لە دهۆک دانهێنن پێدەچێ زۆر بەشیان پێشمەرگەی ڕۆژ بن یان کوردی سووری ڕۆژ ئاوا بن بۆیان نییە تێکەڵاوی خەڵک بن بۆیان نییە لەو مەنتەقە دەربچن بە کۆستەر دەیان هێنن وەژبەکەی تریش دەیبەن تەواو ئەوە چەندی ساڵە وایە من باسم کرد من ڤیدیۆم بڵاو کرد ڤیدیۆکانش ئێستا لە تەفدا پرێس لە یوتیوبەکەدا هەنە پێش 3 ساڵ تونلێکیان دروست کرد نزیکی گوندی دوورێ ئەو گوندەیە کە مەسعود و کوڕەکانی و براکانی لەوێ خانووان دروست کردووە خەڵکی گوندەکەش دەڵێ کە قەسرێکی زۆر گەورە لەو بەرە ئەڵێن ئەمە قەسری ئەوی چیە و کابراڤانیە ئەمریکی خەلیلزادەیە نازانم بەخوانەوەکەی لەبیرم چوو خەلیلزادەیە نازانم زەلمای خەلیلزادە شتێکی وایە ئەڵێن قەسرەکەیشی لەوەیە خەڵکی گوندەکەوا دەڵێن چونکە دەڵێن ئەوە بۆ ئەو دروست کراوە ئەوی چەندی جەڕادوتاوێ لە گوندی دوورێ تەنیش گوندی دوورێن مەسافەی لە کەمتر 1 کیلۆمتر پێش 3 ساڵ تونلێکیان لە شاخێک داوە تونلێکی زۆر گەورە کۆمپانیایەکی تورکی بوو ئەو شتانەی کە زۆر گرنگ بوون لە تونلی گوندی ئاستە بردیانە ئەو تونلە لەو تونلە خەستەخانەیەکی تایە ئەجهیزەی عەمەلیاتی تایە هەموو پێداویستێکی ژیانی تێدا بوو 6 مانگ ئەمە تەنانەت بوو بنەماڵی مەسعود بارزانیە لە کاتی خەتەریادا کە شتێک ڕووبدا لەوێدا بژین جادەشی هەیە طبعا هیچ کەسێک لە خەڵکی ئەو گوندانە بووی نەبوو بچێتە ناو ئەو تونلیان سەیری بکە چی دروست دەکەن کۆمپانیایەکی تورکی هاتبوو نزیکی ساڵێک خەریک بوو پێش 3 ساڵ بوو تەواو بووە و ئەگەر مەترسیەکیان لەسەر بخوان دەچناوێ تونلی سیەم کە ئێستا دروست دەکرێت لە گەلی
قالي يعني نابري دوشاخ فعلا قاليه كوليتا نزيك جندي دربودكي جندي فعلا دربودكي لويا تونيدك دروس دكان أما نزيكي صاروا لي بك خريك تونبوا أوشتاني كلا تونيدكش در كان خورو بردو أمشتانا فريدة دانا شوينيكي دور كنزيكي جندي شرية ولو جندانا لو شوي أنا فريدة لما أوين كاتي خوي تونلي هنا دروس كت بدارين جندي دوري شاخي بدارين بيطلين لا جندي نزيك جندي دوري كاوترو لا دروس كاتي خوي من وتم من دموي خولكا عندك عينات مهبي شون دستم بكوي شو كان لو خولا دتواني ديار كي تشد قول رشدوا ام تونلا إتر بويا أمي تازه دروز دکن لنزیک گندی در بود که حالا که بردکن هل جارك فريدة نشوين هو كتكال بكذا زانه چونيا مهم ام سه تورلان هيا ام سه تورلان دروس يعني كردوا بو خويانو پاري شادوي بشكي زوري پاركان چكا تايبتكانيان كايستا دنگويا كيا الين لإيران دادري ونازان چي دادري و چي دكري امش بوتان باز دكم لوتي شركي تر دروز بوا كما ترسيان لسر خويان هيا هاتو چونيان با جماليكي زوري اوتوبيل نيا قدغيان كردوا بدو اوتومبيل هاتو شو دكان تاكو نظان امانة خويانن ام بابتا من لجاري كتر بوتان بدري جاي باز دكم كتحركات يعني شون هاتو شون يعني شون نيو لكوي سيارة كان دقورنو يترقم بابتا بتوزي دريجة منامي فيديو كاسري ودريج كم سپاس دكم بمنن لخيرو خوشيدا